خی بەخشندەی میهرەبان خۆشەویستانم زۆر ئاسوودە و خۆشحاڵم کە لە بەرنمەیەکی نوێی دەرەوە یاریگا لەگەڵ ئێوەی بەڕێز و خۆشەویستانم ئەم شەو هەوڵەدەین باسێک لە کۆتایی هاتنی خولەکانی ئەوروپا بکەین. دیارە شەوی ڕابردوویانی ڕیال مەدرید پێش یەک هەفتە لە کۆتایی هاتنی وەرزی ئەمساڵی خولیانەکانی ئیسپانیا توانی نازناوی 34م لە بەرژەوەندی خۆی یەکلایی بکاتەوە بۆ جاری 34م لە مێژوویدا بۆ پاڵەوانی خولیانەکانی ئیسپانیا. هاوکات دیارە هەر شەوی ڕابردوویانی بەشتۆنە بەرامبەر بەیانی ئۆستۆنا شکستیێنە. قسە و باسێکی گشتی لەسەر کۆتایی هاتنی خولەکانی ئەوروپا ئەکەین کە تا ئێستا زۆرێک لە خولەکانی ئەوروپا پاڵەوان دیار کەوتووە بە تایبەت لە خولیانەکانی ئەڵمانیا یانی بایرن مێنێخ لە ئینگلتەرا یانی لیڤەرپۆڵ لە ئیسپانیا یانی ڕیال مەدرید لە فەڕەنسا پاریس سەن ژەرمان یانی ماناوی کۆتایی پیاتۆ تەنها ئەوەی کە بەنادیاری ماوەتەوە لە ئێستای خولیانەکانی ئیتالیایە کە یۆڤانتۆس لە پێشەنگدا ئەگەرچی لە ماوەی چەند دیاری ڕابردووە ئاستیۆک و پێویست نییە. بەرنامەیەم شەوان بە میوانداری هاوڕێی خۆشەویست و شرۆڤەکاری وەرشی کاک ئاسام جەباری کە لە شاری هەولێرەوە لەگەڵمانە. کاک ئاسام سڵاوی خوات لێبێ و سپاس دەکەین بۆ ئامادەبوونت لە بەرنامەی دەرەوە یاریگا. سڵاوی خوای گەورە لە تۆ کاکە گۆرانی خۆشەویست لە هەموو بینەرانی ئازیزی کەناڵی ئاسمانی پەیام. من خۆشحاڵم جارشکە لەم مینبەرەی بەڕێستانەوە دەرکەوم کە بە هیوام کە شتێکی زیاد لە شیکردنەوەکانی چەند جارە و شتێکی بەسوود پێشکەش بە میلیۆنان بکەین ئەو کاتێکە لەگەڵیانی. زۆر باشە، زۆر بەخێر بێ. ئێمە خۆشحاڵین کە لە خزمەت جەنابتەین کاک ئاسام جان. کاک ئاسام سەرەتا لە ڕیال مەدریدەوە دەست پێ یەکەم. شەوی ڕابردوویانەی ڕیال مەدرید نازناوی خولیانەکانی ئیسپانیای پێش یەک هەفتە لە تەواوبوونی یاریەکانی وەرزی ئەمساڵ یەکلایی کردەوە. بە کۆی گشتی دوای دێمە سەر وردەکاری ڕیال مەدرید. بە کۆی گشتی ئایا ڕیال مەدرید شایستەی بەدەستهێنانی نازناوی 34مینی مێژووی خولیانەکانی ئیسپانیا بوو؟ بەڵێ بەناوی خی گەورە میهرەبان دووبارە کاکە گۆران ئەوەی ئەگە بڵین شایستە بەڵێ بە شایستەی ڕیال مەدرید توانی نازناوەکە یەکلایی بکاتەوە بە تایبەتر لە دوای کۆرۆنا ڤایرۆسەوە کە بینیمان ڕیال مەدرید نۆیاری لە سەرێکی ئەنجامدا و هەر هەمووی بردەوە کە ئەمە وای کرد ڕیال بەبێ ئەوەی کە ڕکابەرەکانی کە خاڵیان لەدەست دەدات ململانەی بکەن. یعنی دیارترین یانەی بارسلۆنە بوو کە سێ یاری یەکسان ببوو لە شەوی ڕابردوودا تووشی شکست هات کەمانە وای کرد ڕیال مەدرید لە پێش کۆرۆنا ڤایرۆسە ڕایەوەی دوو خاڵیش لەدوا بوو بەڵام ئێستا جیاوازیەکەی زۆر کرد و بووە 7 خاڵ و بۆ پاڵەوانیش بەڵێ وەکو شایستەی بە شایستەی بووە پاڵەوانی ئەم وەرزەی خولیانەکانی لالیگای ئیسپانیا. بەڵام خۆشیش دەزانی لە 37 هەفتەی خولێکدا کەم و کوڕی و هەروەها بەرز و نزمی و ناجێگیری ماوەی پێوە دیار دەبێت. بەڵێ کەم و کوڕەکانی یانی ڕیال مەدرید چین باسی کەم و کوڕیت کرد. پێ دوایە لە ماوەی 37 هەفتەیە کە ڕیال مەدرید بە تایبەتی لە دوای کۆرۆناوە کە هیچ جاریکی نەدۆڕان ڕیال مەدرید ئەو کەم و کورتیانە ئەو گرفتانە چین کە پێویستە بۆ وەرزی داهاتوو چارەسەری بکات. بەڵێ خاڵێکی گرنگ هەیە ئەویش ئەگەر تۆزێک بگەڕێنێ دواوە ئەگەر ئەم بارودۆخە نەخوازراوەی کۆرۆنا ڤایرۆس نەبووایە ڕەنگە ڕیال مەدرید وا بە ئاسانی نەبایە پاڵەوانی لالیگا. ئەمە خاڵێک بۆ چونکە ئەو کات لە گەرمەی مانجی شوبات و ئاداردا یاریەکانی چامپیۆنز لیگ و هەروەها لالیگا کە لە نێو یەکتریدا ئەنجامەدران بارودۆخەکە زۆر جیاواز بوو. ئێمە ئاگادار بووین ئەو کاتێککە لە بارودۆخێکی زۆر هەستیاردا یانەی ڕیال مەدرید بەرامبەر یانەی مانچستەر سیتی دۆڕا دواتر کلاسیکۆی بەسەردا وتیان ئەگەر بێت و کلاسیکۆ لەدەست بدا ڕەنگە هەموو شتێک لەدەست بدا. دواتر ڕیال مەدرید بە بەهێزیەوە لە کلاسیکۆ گەڕایەوە سێ خاڵی زۆر گرنگی دەستەبەر کرد. دوایەوە لەگەڵ ڕیال بێتیس بووگەر هەڵە نەبم دۆڕا کەواتە ئەمانە تا ڕادەیەک مامناوەندی یانەی ڕیال مەدرید و ناجێگیری پێوە دیار بوو. بەڵام وەکو دوێنێژ لە دوای لێدوانەکانی ینی لۆکا مۆدریچ و هەروەها کۆمەڵێک یاریزان لەوانە ینی کەریم بنزیمە و ڕامۆس و هەتا خودی ڕاینەر زینەدین زیدانش گوتی ئێمە لە کاتی کەرەنتینە و لە کاتی کۆرۆنا ڤایرۆسدا کارمان لەسەر ئەو خاڵانە کردکەوە کێشە و کەم و کوڕیمان هەیە و ویستمان بە تەواوی چارەسەر بکەین و لە دوای ئەوەی کە کۆرۆنا ینی یاریەکان دوای کۆرۆنا دەستی پێکردەوە ئێمە بە تەواوەتی کارمان لەسەر و خاڵانە کرد و توانیمان سەرکەوتن بەدەستبێنین. بەڵێ یەکێک لە هۆکارەکانیش
بەڵێ ببوورە بە لێرە ڕادگرمیکە لە ئۆکارەکانی ینی هاتنەوەی بەشێک لە یاریزانەکانی لە نمونەی ئەسینسیۆ و هازار بوو کە بێگومان ئەگەر کۆرۆنا و سەردەمی کۆرۆنا نەبووایە ڕیال مەدرید لە توانەکانی چەندین یاریزانی بێبەشە بوو هەم لە چامپیۆنز لیگ هەم لە خولیانەکانی ئیسپانیا. بەڵێ اینجا من ویستمە و خاڵی بیکەمە خاڵی دووەم تۆ کە لە مانجی ئاداردا کۆمەڵێک یاریزانت پێکانیان هەیە و ناتوانن وا بە ئاسانی بگەڕێنەوە ماوەی دوورکەوتنەکەیان سێ تا 4 مانگە یعنی ئەمانە نەک بۆ ڕیال مەدرید بۆ کۆمەڵێک یانە گونجاوە ئەم قسەیە و کۆمەڵێک یاریزانیان پێکانیە بوو هەتا لەوانە لە بایرە میشن ڕۆبەرت لیڤاندۆڤسکی پێکانیە بوو لە کۆمەڵێک یانەی ترکە یاریزانەکانی تووشی پێکان هاتبوون یان لە ڕیال مەدرید کە باسەکەمانەوەیە وەکو باست کرد هازار و ئەسینسۆ و چەند یاریزانێکی کە دواتر وای لێ هات ئەم یاریزانانە پشتی شێریان بەرکردلەوەی کە نۆرەکردنی پێکاتە لەلایەن ڕاینەر زێنێدین زێدانەوە کارەکەی بۆ زێدان ئاسانتر کرد بە بوونی ئەم یاریزانانە بۆیە یانەی ڕیال مەدرید بە تەواوەتی دەتوانم بڵێم لە دوای کۆڕۆناوە خۆی ئامارە کردی بوو و ئێمە گەربێت و بگەڕێنە دواوە پێش ئەم نوێیاریێش یەکەم یاری و یەکەم کۆنگرە ڕۆژنامەنووسی زێدان قسەیەکی کرد گوتی ئێمە ئەم 12 یاریەی کە لە بەردەممانە 11 یاریە هەر هەمووی وەکو یاری کۆتایی وایە کەواتە ئەمە حساباتی تایبەتی بۆ کردووە کە ئەگەر بێت و لە هەر یاریەکدا سێ خاڵیان بەلای کەمێک دوو خاڵیش لەدەست بدات ئەو کاتە تووشی کێشە بێتەوە وەڕەنگە لە ڕکابەرەکانی دابڕێت بە پێچەوانەوە ئەمە بەسەریانەی بارسلۆنەدا هات کە بارسا لە سێ یاری یەکسان بوو کە ڕەنگە ئەگەر ورتر بووە بە تایبەتی یاریەکەی سێلتا فیگۆ یاریەکەی سڤیا ئەمانەی توانی سەرکەوتن تۆمار بکات ئەو کات وا بە ئاسانیش لە ململانەکە دانەدەبڕا بۆیە یانەی ڕیال مەدرید دەتوانم بڵێم ورتر و چالاکتر کاری لەسەر ئەو خاڵە لاوازانە کردی بوو کە لە دوای کۆڕۆنا گەڕانەوە و خاڵەکانیان زۆر باشە دەستخۆش ڕۆڵی زیدان ئەو کارێزمایی کە بەشێکی زۆر لە ڕۆژنامەنووسان بەشێکی زۆر لە هاندەران یانی ڕیال مەدرید بەشێکی زۆر لە ئەعلامیەکانی ئیسپانیا پێیان وابوو زیدان سەردەمی سێ چامپیۆنز لیگی ینی ئەو سەردەمە شکۆداری لە کەدارەکە بە گەڕانەوەی بۆ پۆستی ڕایەنەرەتیانی ڕیال مەدرید بەڵام زیدان بە بردنەوەی خولیانەکانی ئیسپانیا وەڵامی سەرجەم ئەو قسانەی دایەوە ڕۆڵی زیدان لە گەڕانەوە بۆ ینی ڕیال مەدرید ئەو کارێزمایی کە ئێستا ئەبینین هەر بەگەڕانەوەی بۆ نێو یانێ و ماڵی ڕیال مەدرید توانی نازناوی خولی ئیسپانی بەدەست بێنێ ڕۆڵی زیدان لە ئێستاە ڕۆڵی چۆنە بۆ ینی ڕیال مەدرید بەڵێ خۆی کاکە گۆران خاڵێکی زۆر گرنگ هەیە ئێمە بێ ئەوە دوولایەنە بکەینەوە ینی بەنسبەت زێنێدین زێدان ڕەنگە زۆرێک لە ئێمە مانانیش پێمان وا بێت کە ئەرچی یەکجار زەحمەتتر بوو لەوەی کە جاری دووەم گەڕایەوە نەک کە جاری یەکەم بۆ ڕایەنەر بۆ چونکە جاری یەکەم بۆ ڕایەنەر و سێ چامپیۆنز لیگ و لالیگایەک و چەند جامێکی بەدەستێنا ینی وای کرد کە زێدان چەند گەورە بۆ ئەوەندە هیتر بە گەورەتر لای بەتایبەت خودی هاندرانی ڕیال مەدرید وەروە لە سەرتاسەری جیانیش دەربکەوێت بەڵام کە جاری دووەم گەڕایەوە تا ڕادەیەکی زۆر ئەمە تەحەدا بوو بەڵام ئەوەی کە هەیە ڕیال مەدرید ڕاستە لالیگای بەدەستێناوە ڕاستە پاڵەوانە و ڕاستە زێدان جێپەنجەی سەرەکی لە پێکاتەکاندا دیار بوو و ڕۆڵی گەورە و کاریگەری بینیوە بەڵام لەگەڵ هەموو ئەمانەشدا خاڵێک هەیە کە نابێت لە بیری بکرێت ئەویش ناجێگیری و ئاسلاوازی و شپرزەیی یانەی بارسلۆنە بوو بۆ چونکە تۆ کە ڕکابەرەکەت لاواز دەبێت تۆماتیکی ئەو خاڵە لاوازانەی کە تۆ هەتا ڕەنگە بە زۆر باشەکە هەمووی دابوو پۆشی و ڕەنگە سوود لە خاڵە لاوازەکانی بەڵێ باش ئەمێ مناقەشێک لەگەڵا بکەم من بەڕاستی لەگەڵ ئەوەیەم کە یانەی بەشلۆنە یانەیەکی شپرزە ئەمساڵ یانەیەک بوو کە ئەنجامەکانی زۆر ناجێگیری پێوە دیارۆ بەڵام لەگەڵ ئەوە شار ڕیال مەدریدێکی زۆر باشمان لە دوای سەردەمی کۆرۆناوە بینی ئاستێکی جێگیر یعنی گەورەی زێنێدین زیدان لەوەیە بوو کە یعنی لە یاریەک بۆ یاریەک تر من و تۆ چاوەڕێمان ناکرد بە چی یاریزانێک و یاریەکە پێکاتەکانی گۆڕی شێواز یاریکردن بە هەماش یعنی زیدان توانیوێتی لە نێوان یاریزانەیەدەکان و یاریزانە سەرەکانی پێکاتێکی تورساکە بۆ من لە یاریە بۆ یاریک تر جیاوازی هەبوو زیدان لە ماوەی چەند یاری ڕابردووە هیچ کەسێکی تۆمار نەکردووە یعنی ڕیال مەدرید بە تایبەتی لە دوای سەردەمی کۆرۆناوە ئاسی زۆر جێگیر بوو یعنی هەر ئەکرێ ئەمان قسە بکەین بڵێن بۆ نمونە بەشتۆنە ئاسی جێگیرنەوە بۆیە ڕیال مەدرید بۆ پاڵەوانی لالیگا ناخۆی بە پێچەوانەوەی ئێمە باسی ئەو بارودۆخەمان کرد و باسی سەردەمی دوای کۆڕۆنا ڤایرۆسمان کرد واگەر بێت و ینی ئەم بارودۆخە نەخوازراوە ڕووی نەدابە ڕیال مەدرید ئاخۆ هەرە بووە پاڵەوان ینی ئەمانەمان هەموو ئەگەرەکانمان تا ڕادەیەکی زۆرشی کردەوە بەڵام
لەگەڵ ئەوەشدا باسمان لەوەش کردووە کە لە گەورەی زێدان و لە پلانەکان و لە هەروەها لە کارێزمایی ئەو کەم ناکرێتەوە بەڵێ زۆر ژیرانە و چالاکانە مامەڵەی کردووە و لە گۆڕینی پێکاتەکاندا کاریگەری ڕاستەوخۆی هەبووە زێدان باش زانی کە هێلی هێرشبەری ئەوەندە پێویست نییە کە ڕەنگە نەتوانێت گۆڵی زۆر لە یاریەکاندا تۆمار بکات بەڵام هێلێکی بەرگری تۆکمەی دروست کرد بوو لە دواوەکە ئەمە تەنها بە ورە بەرزی و تەنها بە بەرزکردنەوەی ئاستی خودی یاریزانەکانی خۆی بووە گەنا نەمێرکاتۆیشی ئەوەندە چالاکی ئەنجامداوە کە بڵێن کۆمەڵێک یاریزانی هێناوە و تەواوی پێکاتەکەی گۆڕیوە وەنە یاریزانەکانی خۆشی بڵێن گەنج کردوێتەوە بەڵکو بە پێچەوانەوە کۆمەڵێک یاریزانی هەیە بە تەمەن گەورە بەڵام لەگەڵ ئەوەشدا ئاستی باشیان پێشکەش کرد دیارترین نمونەش کاپتن سێرجۆ رامۆس بوو کە توانی ینی ڕۆڵی کاریگەری لە پێکاتەکەی زێداندا ببینێت ئەمانە هەموو بەلایەک بەڵام لەگەڵ ئەوەشدا دەبێ ئەوەش باز بکەین تۆکە دوویانە ململانەیەەکە لە ڕکابەریەکدا ئەگەر بێت و هەردووچیان بەیەک ئاز نەبن و ئەگەر بێت و بەیەک بەهێزیەوە دەرنەکەون خۆ لە کۆتاییدا ینی سوود لە هەڵە و کەم و کوڕی تیبی بەرامبەر وەرەگیرێت منم قسەیەم پارساڵیش بە دروستی بۆ یانەی بارسلۆنە کرد کە بارسلۆنا نەیتوانی کەم و کوڕەکانی خۆی ببینێتەوە لەوەی کە بە فریودانی بە پاڵەوانی لالیگا و هەروەها جام بەوەی بینیمان وتیم لە کۆتاییدا پاڵەوانم و نە ئەو کاتە ڤالڤێردی دوورخستەوە نە ئەو کاتە پلان و پێکاتەی تۆکمەتری بۆ ئەم ساڵدا ڕشتە بوو و فریوی خوارد بەوەی کە پارساڵ ئاستیانەی ڕیال مەدرید ناجێگیر بوو بۆیە بارسا وا باسانی لە وەرزی ڕابردوو بوو بۆ پاڵەوان بۆیە ئەم وەرزەش ڕەنگە تەواوکاریەک یاخود پێچەوانەی وەرزی ڕابردوو بێت بەڵام بۆ ڕیال مەدرید بە بوون بە پاڵەوان و بارسلۆنە بە دووەم بۆیە ڕیال مەدرید دەبێت باش بزانێت لالیگا جیاوازە لە چامپیۆنز لیگ ڕیال مەدرید دەبێت باش بزانێت ئەو چوار بەسەیی کە لە بەسەریدا بەرامبەر ڕیال سۆسیداد و لە جامی شای ئیسپانیا ئەمانە وا بە ئاسانی نابێت دووبارە بێتەوە ئەگەر بێت و ئێمە ناوی لێ بنێن تیپی تۆکمە و بێکەم و کوڕی زۆر باشە کاگاسام ئەمێ پرسیارێک بکەم پرسیارێک کە پرسیاری زۆرێک لە هەندەرانی تۆڵی پێەیە پرسیارێک لە هەندەرانی یان هی بەرشلۆنە کە ینی ڕەنگە ئێستا زۆرێکیان چاوەڕێن پرسیاری من کە بیکەم ئەوەش ئەوەیە کە ئایا بەڕێی بەڕێز ئاسام جەباری وەکو شتۆڤەکارێک ڤار کە پەیوەندی بە ئیشی داوەرانەوە هەیە بەڵام ئەمێ قسەیەکی کورتی لەسەر بکەی ینی ینی ئێمە بینەری یارەکان بووین ڤار هاوکاری ینی ڕیال مەدریدی کردووە لە برنەوەی نازناوەکە ئایا لە ماوەی ڕابردووە ناوبژیوان تەنها هەڵی ینی لە بەرژەوەندی ڕیال مەدرید گەتووە لە وەرزەکانی ڕابردوو شامی بەرامبەر بەرشلۆنەش بۆ نمونە هەڵە ڕوویداوە و داوەر چاوپۆشی لێ کردووە بۆ نمونە یاخۆت لە بەرژەوەندی بەرشلۆنە قەرارێکی داوە ئەمە بۆ یعنی لکاوە بە ماڵی یانی ڕیال مەدریدەوە کە ڤار ئەمساڵ دەورێکی باڵی هەبوو بۆ لە یەکلایکردنەوەی ئەنجامەکان بۆ ینی ڕیال مەدرید خۆی خۆزگە پسپۆڕێکی ناوژیوانیش لێرە وایە و لەگەڵ ئێمە ئەو شیکردنەوەی بکردا ینی ئێمە ناتوانین بڕیار لەسەر کۆمەڵێک حالەتی یاری هەیە لە نێو یاریگادا وا بە وەکو ناوبژیوان بڕیای لێ بدەین بەڵام هەر خودی ناوبژیوان ینی هیچ ناوبژیوانێک بێکەم و کوڕینیەوە هەموو ناوبژیوانانیش هەڵاکەن بۆ چونکە مرۆڤن و خودی تەکنەلۆژیای ڤاریش ڕەنگە ینی لە حاڵەتێکدا ئەمڕۆ لە بەرژەوەندی یەکێک بووە یاری ڕابردوو یاری داهاتوو لە بەرژەوەندی یەکێکیکە ئەبێت ئەمە نەک بەدەستی ئەنقەز من بە هیچ شێوەیەک لەگەڵ ئەوە دانیم لە هیچ خولی و پاڵەوانەتیەک بەدەستی ئەنقەست یانەیەک ڤار لە دژی یان لە بەرژەوەندی بەکارات بێت بەڵام وەکو هەڵا و وەکو بەسەردا تێپەڕبوون وەکو کەم و کوڕی و کەم تەرخەمی زۆر باشە پرسیارەکە بە نوعێکی تر بکەم بەڵێ پرسیارەکە بە نوعێکی تر بکەم ڕیال مەدرید بێڤار بۆ نمونە یعنی ئەمە قسەی هەندرانە قسەی من نییە بەڵام من پێم وایە ڕیال مەدرید ئەم ساڵ شایستی برنەوەی نازناوەکەەوە بەڵام وەکو قسە ڕیال مەدرید بێڤار پێ دوایە نازناوی خولی ئیسپانیا برد بەڵێ من پێتەڵێم ڕیال مەدرید بەبێ ڤاریش نازناوی لالیگای دەبرد بەو شێوازەی کە ڕیال مەدرید ئەگەر بێتەوە یاریەکی تۆ بە ڤار ینی دوو خاڵی بەدەستێنابیان سێ خاڵی بەدەستێنابێ بەڵام لە کۆتاییدا ڕیال مەدرید کاکە دە یاریە نەدۆڕاوە لە سەردەمێکدایەکە ڕیال مەدرید سێ ڕۆژجارێک و هاوشانی یانەکانی تری لالیگا بەو بارودۆخە زەحمەتە یاریەکانی ئەنجامدات و گۆڕانکاری لە پێکاتەکەدا دەکرا بۆیە بە بۆچوونی من ئەگەر بێت و ڤاریش نەبووایە خۆ لە سەرەتای دوای دەستپێکردنەوەی یاریەکان قسە و باسی زۆر هەبوو کە
ڤار هەڵبگیرێت بۆ ئەوەی کە یاریەکان زەحمەتر نەبن و لەسەر خولەکەدا کەمتر بکەوێت بەڵام دواتر خودی فێدراسیۆنی تۆپی پێی ئیسپانی سوور بوو لەسەرەوەی کەوا یاریەکان دەبێت بە ڤارەوە ئەنجام بدرێت و خولەکانی تریش بەو شێوازە بوون بەڵام خاڵێک هەیە یعنی مقۆمقۆی زۆر دروست دەکات لەوانە یەکێکی وەکو خافێرتی باسی سەرۆکی رابطەی لالیگا بڵێت لە مانجی یەنایەریان شوباتی ڕابردوو کە فرێنتێرە پێرێز کە خودی خۆی تەلەفۆنی کردووە و ڕەخنەی لە دانانی ڤار وەروە لە ئەنجامەکانی ڤار و کاریگەریەکانی ڤار هەبووە ڕەنگە ئەمە بە شێوازێک کاریگەری هەبوو بێ بەڵام بە هیچ شێوەیەک لەگەڵەوەدا نیم کە بەڕاستە و خۆی کاریگەری لەسەر ئەنجامەکاندا هەبێ و ئەگەر بێت و ڤار نەبووایە ڕیال مەدرید نەبایە پاڵەوە زۆر باشە یعنی ئەمە هەر قسەی لوی سوارێزیشە کە لە کۆنگرێکی ڕۆژەمانیە پێش یەکلایبوونەوەی خولی ئیسپانی وتی پێویستە ئێمە لۆمەی خۆمان بکەین یعنی خولی ئیسپانی لەناو دەستی ئێمە بوو پێویست ناکە یعنی ئێمە ئاستی لاوازی خۆمان بکەین بە بیانووی ڤار بڵین بە ڤارە و ڕیال مەدرید ئەوە ئاستی خۆمان بوو ئەوە بۆ نمونە نەمانتوانی خولی ئیسپانی لە دەستی خۆمانەوە بەڵام لە بەرژۆندی ڕیال مەدرید لە دەستماندا زۆر باشە ماوەسا ئاسام ڕۆڵی کۆرتوا لە یانەی ڕیال مەدرید ئەگەر چی لە سەرەتای وەرزەوە ڕخنەیەکی زۆری ئاڕاستە کرا بەڵام بینیمان لە چەند یاری ڕابردووە یعنی چەندین کلینشیتی کردووە چەندین تۆپی یەکلایکەرەوەی جێڕاوەتەوە ئاستێکی بەرزی پێشکەش کردووە ڕۆڵی کۆرتوا لە برنەوەکانی ڕیال مەدرید چۆن بوو لای تۆ؟ بەڵێ خۆی کاگۆران تەنها لەسەرەوەی بابەتەکەی پێشوو یەک قسەش دوێنێژ لە دوای بوون بە پاڵەوانبوونی ڕیال مەدرید لیۆ مێسی باشترین یاریزانی بارسلۆنە و کاپتن و سەرکردەی یانەکە گوتی ڕیال مەدرید بە شایستەی بۆتە پاڵەوان و ئێمە ئەگەر وا بڕوات یعنی لە یاری ناپۆلیش ناتوانین سەرکەوت ئەوە دوای دێ مەسەلە دوانەکانی مێسی بۆ لەسەر پرسیارەکەی بەڵێ ئەمە خاڵێکی تر سەبارەت بە کۆرتوا کە باست کرد بەڕاستی کۆرتوا لە سەرەتای وەرزەوە کە هاتە یانەی ڕیال مەدرید شپرزەیی و ناجێگیرێکی زۆر بە ئاستیەوە دیار بوو بۆ خاڵێک لەوەی کە تاو ینی بە ئاسانی نەبووە مەحبوبی هاندەرانی یانەی ڕیال مەدرید بە تایبەتی لە ناو خودی یاریگای سانتیاگۆ بێرنابیۆ بۆ چونکە ئەمان ساڵانێکی زۆر کارلێکیان لەگەڵ کایلۆر ناڤاس کردبوو و حەزیان نەدەکرد ئەو گۆڵپارێزە بڕوات ئەوە خاڵی دووەمەوەیە کە کۆرتوا هەم لە مەدرید یاری کردووە یانەیەکی دژی ڕیال مەدرید یاری کردووە کە یانەی ئەتلەتیکۆ مەدریدە و لە نێو خودی شاری مەدرید ئەم دویانەیە تا ڕادەیەک زۆر حەزیان لە یەکترینە و یاریزانەکانی ئەتلەتیکۆ مەدرید نەک بۆ ڕیال بۆ هەر یانەیەکی کە بڕۆن لای هەندەرانی یانەی ئەتلەتیکۆ بە یعنی ناحەز لە قەڵام دەدێن و ڕقیان لیانە بێتەوە ئەم بارودۆخانەی ناو ماڵی مەدرید لە سەرەتاکانی گەڕانەوەی کۆرتوا لە چێلسیەوە بۆ یانەی ریال مەدرید و بۆ مەدرید بە شێوەیەکی گشتی بێگومان زەحمەتی زۆری بەسەر ئەو گۆڵ پارێزەدا بینی هەتا بینیمان یعنی ئەگەر لە یادت بێت لە یاریەکی چامپیۆنز لیگدا گێمێک دووەڵەی زەقی تۆمار کرد گێمی دووەم زێدان هێنایە دەرەوە یعنی ئەمە بۆ گۆڵ پارێز بەڕاستی زۆر زەحمەتە لە یاریەکدا بەڵام لە دوای ئەوە بە تایبەتر لە دوای کۆرۆنا ڤایرۆسەوە و لە دوای نیوەی بە شێوەیەکی گشتی لە دوای نیوەی دووەمی لالیگاوە کۆرتوا یاری لە دوای یاری ئاستی جێگیرتر بە لە بەرچاوگرتنی ئەوەی بەرگری کارەکانی پێشیشی زۆر باش بوون لەوانە هەم سێرژۆ ڕامۆس هەم ڕافا ڤاران یعنی ئەم دوو یاریزانە دوو دڵی بەرگری زۆر بەهێز کە یارمەتی و ڕۆڵی گرنگیان لە پاڵەوانبوونی کۆرتوادا جێڕا ینی تەنها یاری پێش ئەم یاریە بینیمان یاریزان سێرژۆ ڕامۆس کاپتن لەسەر هێلی گۆڵ تۆپ دوور دەخاتەوە کە ئەگەر بێتەوە لەوێنە وایە بە 100% گۆڵ دەبوو بۆیە تۆ بەبوونی هێلێکی بەرگری بەهێز بێگومان دەتوانین زۆرترین کلینشیت و باشترین ئاست پێشکەش بکەیت کە ئەمە کۆرتوا کردی بە پێچەوانەوە تێشتیگن سەرڕای ئەو بەهێزی و باشیێشکایی بوو بەڵام کە هێ لە بەرگریەکەی لاواز بووە بینیمان زیاتر لە 30 گۆڵێکی لێ تۆمار کرا زۆر باشە بۆی فرەی زۆرێک لە بابەتەکان کەوین دێمە سەر ڕۆڵی کەریم بنزیمە و یاریزانەی کە لە کوردستانی شاندەرانی ڕیال مەدرید حاجیان زۆر بەدڵ نییە حاجی کەریمیان بەدڵ نییە بەڵام کەریم بنزیمە یاریزانێکی زۆر تەکتیکیە لە یاریگایە بینین لە ئێستایە بەبێ ئەوەی کەمترین لێدانی سەی لە یاریگایە جێبەجێ کردووە بەبێ ئەوەی لێدانێکی ڕاستەوخۆ جێبەجێ بکە کە چیە بینین بەبێ ئەوەی یارمەتێکی زۆر بدرێ ئەبینین خاوەنی 21 گۆڵ و تەنها 2 گۆڵ لە دوای لیۆنێل مێسیەوەیە کە مێسی بۆ نمونە لێدانی ستا جێبەجێەکە کە مێسی بۆ من لێدانی ڕاستەوخۆ جێبەجێەکە
ینی بنزیما یاریزانێکی چۆنە بۆ ڕیال مەدرید پێ دوانیە قسەی هاندەران لەسەر بنزیمە قسەیەکی نادات پەروەرانەیە کە بۆ نەبەرداوام ڕخنە لەم یاریزان ناگرن. بەڵێ خۆی ڕێک دەگەڕێمەوە بۆ نزیکەی 10 ساڵ لەمەوە بەر ئەو کاتێک کە هیگواین و بنزیما ململانەیەکی بەهێزیان لە نێواندا هەبوو و کارژێڕی ڕیال مەدرید گەیشتە و قەناعەتەی کە بەڵێ بنزیما هەم وەکو ینی یاریزانێکی خۆویست زۆر ئەوەندە خۆویست نییە هەم وەکو خزمەتکارێکی تیپەکە بە شێوەیەکی گشتی بنزیمە باشترە بۆیە ئەویان هێشتەوە و هیگواینیان بەڕێ کرد کە هیگواین دوای ئەوە چەندین یانەی کردووە. سەبارەت بە کەریم بنزیما ئەگەر بێت و چەند ساڵەش بەدلی هاندەرانی ڕیال مەدرید نەبوو بێ ئەمساڵ بڕواناکەم هیچ گلەییان لێ هەبێ و حەقیشان نییە گلەی لێ بکەن. کەریم بنزیما لە زۆرێک لە یاریەکاندا خاڵی یەکلاکەرەوە بووە سەرڕایەوەی کە دەرفەتی ئاسانشی لەدەستداوە بەڵام ئەگەر بێت و ئەو کاپتنی و ئەو بە گەورەکردنەی ڕامۆز لەسەر وەرگرتنی لێدانە سزاکان نەبووە ڕەنگە ئێستا کەریم بنزیما گۆڵکاری ئەم وەرزەی لالیگا بووایە بۆ یەکەم جار لە مێژوویدا. ئەمە خاڵی دووەمەوەیە کە ئاستی کەریم بنزیمە بە لە بەرچاوگرتنی ساڵانی ڕابردوو هەم باشترە و هەم تواناشی بە لە بەرچاوگرتنیەوەی کە تەمەنی بەرەو سەریوەچێت توانایەکی جەستەیی زۆر باشی ماوە بۆیە بنزیمە دەتوانێت ساڵی داهاتوو ژیاری بکات و بنزیما زۆر خۆشەویستە لە لای هاندەرانی یانەی ڕیال مەدرید چ لە کوردستان چ لە ینی سەرتاسەری جیهانیش بۆیە دەتوانم بڵێم ئەمساڵ لەگەڵ سێرجۆ ڕامۆزدا پشتی شێریان بەرکەوتووە لە ئاست گەورەی یانەی ڕیال مەدرید و بوون بە پاڵەوان زۆر باشە لە لالیگا زۆر لەگەڵەوەشدا کەریم بنزیما بەڵێ بوورەکە گاسام لە دوانێکی زیدان و لە دوانێکی فلۆرنتینۆ پێرێز سەرۆکی ڕیال مەدرید باس دەوە ئەکەن ڕایەندەر و سەرۆکی ڕیال مەدرید کە ینی ئەم ساڵ بنزیمە شایستەی برنەوەی خەڵاتی تۆپی ئاڵتونیە تۆ تا چەند لەگەڵ ئەم قسەیە؟ بەڵێ بەڕاستی من لەگەڵ ئەو قسەیە نیم بۆ چونکە ئەگەر بێت و بڕیار بێت تۆپی ئاڵتونی بەس لە ئیسپانیا و تایبەت بێ بە لالیگا بەڵێ ئەوە شتێکی کێیە بەڵام تۆپی ئاڵتونی بەڕاستی گەورەترە لەوەی کە تەنها لە وڵاتێکدا کۆ بکرێتەوە و لە کولێکدا کۆ بکرێتەوە سەرڕایەوەی کە ئێمە ساڵانە دەبینین هەر یاریزانەکانی لالیگا باڵادەستر دەبن بۆ چونکە ئەمە لە بەرنامەی تریشدا لە پێشودا باسمان کردووە ئەو ئالیەت و ئەو بوون بە پاڵێورا و ئەو دانەی تۆپی ئاڵتونی بە خودی یاریزانەکە چۆنە و بە شێوازێکە جۆری دەنگدانەکان و هەروەها یەکلابوونەوەی بەڵام من لەگەڵەوە دانیم بۆ چونکە لەسەر جەم خولەکانی تر یاریزانی باش هەیە و یاریزانی ڕکابەر هەیە لەوانە ڕۆڤەرت لیڤاندۆڤسکی لەوانەی بایرەمیشل لەوانە یاریزانان کریستیان ڕۆناڵدۆ ئیمۆبیلی و لە خودی پریمەرلیگ کۆمەڵێک یاریزان هەیە کە توانیویانە ئاستی زۆر باش پێشکەش بکەن لەوەی کە سادیۆ مانێ و محەممەد سەلاح کە توانیویانە ئەم وەرزە پریمەرلیگ بۆ یانەکە یەکلا بکەنەوە کیڤن دی برۆینی کە توانیوێتی لە چامپیۆنز لیگدا ئاستێکی باش پێشکەش بکات بەڵام ئەمە جارێ زووە بۆ باسکردن لە باڵۆندۆر بۆ چونکە باڵۆندۆر لەسەر کۆتایی هاتنی خول نادرێت بەڵکو لە کۆتایی مانجینۆیە و ئەو کاتە بڕیارەکان یەکلا ئەدرێتەوە بۆیە لە ئێستادا ڕاستە کەریم بنزیمە ژێچێکە لە پاڵێوراوەکان بەو ئاستە بەرزەی کە پێشکەشی کردووە بەڵام بە بۆچوونی من زەحمەتە ئەو نازناوە بۆ خودی یاریزان زۆر باشە بە کورتی زۆر بە کورتی لە ماوەی تەنها خولێکەکە پێم بڵێ هازارد لەگەڵ ڕیال مەدرید لە یەکەم وەرزە ئاستێکی بەرزی پێشکەش نەکردووە بەڵام پێکان ڕێگری بوو یعنی وەرمە چەندین جار تووشی پێکان بوو و ئەمساڵی زۆری پێکان بەسەر بردووە یعنی هازارد چەند ساڵ لە چێلسی یاری کرد بەخام ساڵ لەگەڵ ڕیال مەدرید تووشی پێکان نەبوو لەگەڵ چێلسی هازارد لە وەرزیدا تۆ ناسی ڕاستەقینی خۆی لەگەڵ ڕیال مەدرید پێشکەش بکات زۆر بە کورتی بەڵێ زۆر بە کورتی ئیدین هازارد ینی باش بوو کە ڕیال مەدرید بووە پاڵەوان بۆیە ئەو تا ڕادەیەک لەنێو ئەو مەعمەعەیەدا شاردرایە و زۆر باسی ناکرێت ئەمە خاڵی دووەمەوەی زۆری پێکانەکانی بەڵێ کاریگەری هەبووە و هەر بۆ تەنزیش ینی نووسرا بوو کریستیان ڕۆناڵدۆ 312 گۆڵی بۆ ڕیال مەدرید تۆمار کرد دەنا دوو لالیگای بردەوە بەڵام هازار بە گۆڵێک بۆتە خاوەنی لالیگایەک لە یەکەم لالیگای لەگەڵ یانەی ڕیال مەدریددا بردێتەوە بەڵام بە وەرزێک یاریزان دەرناکەوێت دەبێت چاوەڕێی وەرزی داهاتووش بکەیت زۆر باش دەست خۆش لە ڕیال مەدرید بەجێ هێڵم ئەچمە سەر لێدوانەکانی شەوی ڕابردووی لیۆنێل مێسی زۆر بێئومێد بوو یعنی لە لێدوانەکانیە بێئومێدی پێوە دیار بوو یعنی زۆر بێتاقەتێکی زۆری پێوە دیار بوو لە دوای شکستەکە بەرامبەر بە سۆنا
هەر بەڕێک ئەم قسەیەکە لە سەرەتای وەرزەوە بەرپرسانی تیپەکەم وت کە بەم پێک هاتیەوە نابینە خاوەنی چامپیۆنز لیگ ئەوە خولی ئیسپانیشمان لەدەستدا. مێسی ئەم قسەی لە سەرەتای وەرزەوە کردووە، ئەمە پێدوانیە مێسی خۆی ئەدزێتەوە لە کێشەکان و لە دۆڕانەکان یاخود ئەم قسەی میسی قسەیەکی تەواوە. بەڵێ خۆی بە پێچەوانەوە ئێمە گەر بێت و لێدوانەکانی کاتی ئاهەنگێڕانەکەی بوون بە پاڵەوانی ساڵی ڕابردوویان لە یادمان بێت مێسی گوتی ئەم ساڵ ئامانجمان و چامپیۆنز لیگ و سەرجەم نازناوەکانی تریشە، ینی ڕاستە پێکاتەکە بارودۆخ گۆڕانکاری بەسەر هاتووە، بەڵام بەڕاستی لە لێدوانەکانی دوێنێدا لیۆ مێسی هەم بێئومێدی هەم تووڕەیی پێوە دیار بوو، بە تایبەت لە خودی کارجێڕی یانەکە ڕەنگە مێسی لەگەڵەوە بوو بێ کە ڤالڤێردی بمێنێتەوە، ڕەنگە ئەو بارودۆخە شاراوایی کە لە نێو ماڵی بارسلۆنەدا هەیە ئێمە وا بە ئاسانی نەیزانین، ڕەنگە کۆمەڵێک کەم و کوڕی هەیە کە پەیوەندی بە خودی میسیشەوە هەبێت لە یانەکە، بۆیە ئەمانە وای کردووە کە ینی لیۆ مێسی وا بە ئاسانی هەموو ئەرکە قورسەکە نەخاتە سەرشانی خۆی، هەرچەندە من ینی بەدەر لە هەموو یاریزانەکانی تر مێسی ئەگەر بێت و یاری خۆی کردی بێت زیاتر لە هەمووان یاری کردووە و مێسی یەکێکە لەو یاریزانانی کە لە ماوەی 20 ساڵی ڕابردوودا نەمبینیوە یاریزانێک کە سەروی 20 ئەسیست و 20 گۆڵ تۆمار بکات لە خولێکدا، بۆیە ئەم یاریزانە بە تەواوی ئەرچی خۆی جێبەجێ کردووە، بەڵام ئەوەی کە کەم و کوڕی هەیە خودی کارجێڕی و خودی هاوڕێکانی لیۆ مێسین کە نەیانتوانیوە وا بە ئاسانی لەگەڵ مێسیدا کارلێک بکەن و ڕۆڵیان هەبێت لە برنەوەی نازناوی لالیگا، بۆیە شکستیان هێناوە. بەڵام ئەو قسە کاریگەرەکەی مێسی ئەوەیە کە زەنجێکی مەترسیدارە کە دەڵێ ئەگەر بێت و بەم شێوازە دەروکەوین ئەوە ڕەنگە بەرامبەر ناپۆلیش سەر نەکەوین، بۆیە ئەم قسەیە دەبێت کارجێڕی یانەی بارسلۆنا حساباتی زیاتری بەڵام حساباتی زیاتری چی بۆ کاگاسان لەم کاتەیە حساباتی چی بۆ بکە، ینی تۆ لە سەرەتای وەرزەوە مشهور نەخۆی، یعنی من کێشەکانی بەشلۆنە هەموویە گێڕمەوە بۆ کارجێڕێ لاوازەکەی و یانێ بۆ سەرۆکایەتی و یانەیە ببینین لە سەردەمی خوان لاپۆرتایە خۆکاکە ینی ڕۆسێل و لە هەمان کاتە بارتۆمیۆ ئەندامی ئەم تیپە بوون، جێگری سەرۆکی تیپەکە بوون، یعنی ئەبینین دوایەوە ڕۆسێل هاتە سەرتەختی پاشایەتی ینی بەشلۆنە هاتە سەرۆکایەتی بەشلۆنە، پاشان ئینقلابێکرا بۆ بە پارتۆمیۆ، یعنی سەرۆکایەتی و کارجێڕی یانەی بەشلۆنە کەس لێ حاڵی نابێت، کەس دەی تێناگە، یعنی ئەبینین کۆمەڵە یاریزانە گوازێتەوە دوای ساڵێک دەستبەرداریانە بێ، کۆمەڵە یاریزانە گوازێتەوە هیچ بۆ تیپەکە ناکەن، یعنی پێدوانیە کارجێڕی تیپەکە کارجێڕێکی تەواو لاوازە، یعنی بە بارتۆمیۆشەوە. بەڵێ اینجا خۆم ئێمە کە باسمان کرد بە دڵنیاییەوە ئەو حساباتانەی کاکرێ هیچی بۆ وەرزە نین و تازە وەرزە نازناوی خولی و جام لەدەست دراوە و چامپیۆنز لیگ بارودۆخێکە کە ڕەنگە بۆ هیچ یانەیەکەوەندە خوازراو نەبێت وا بە ئاسانی تێیدا دەربکەوێت چ زایانەیەکی شپرزەی وەکو یانەی بارسلۆنێ بۆ چونکە یەک یاریە و لە وڵاتێکە لە دەرەوە یاریگای خۆتە و ینی بارودۆخەکان جیاوازترن، بەڵام ئێمە مەبەستمانەوەیە کە بەڵێ ئەگەر بێت و ئەم خودی کارجێڕی و ئەم سەرۆکی یانەیە کێشەیان هەیە کێشەکان دەبێت چارەسەر بکرێن، یانەی بارسلۆنا ئەوانەی کە لە کەتەلۆنیان بینیوە و ئەزانن ئەو یانەیە گەورەترە لە تەنها یانەیەکی وەرزشی، یعنی ئەمە بە هەرێمێکی پێوە بەندە کە هەرێمی کەتەلۆنیایە و ئەم یانەیە دەبێت کەسانی ژیر و کەسانی گەورەتر لەوەی کە بارتۆمیۆ ئەویدال کە ئێستا ئەنجامێدەن کە کارەکانیان بۆ ڕایی بکەن، تۆ حسابات و لێپرسینەوەی ئەو بۆندە شکست خواردوانەی کە لە ساڵانی ڕابردوودا چ لە بۆندی کۆتینیۆ چ لە بۆندی عوسمان دیمبلی چ لە بۆندی ئەنتوان گریزمان هەتا لە بۆندی ینی ئەو کۆمەڵە بۆندەی کە کراوە وەک پێویست نەبوون، بۆیە دەبێت حساباتی ئەمانە هەموو بکرێت لەگەڵەوەشدا ئەگەر شکستەکە و ئەگەر بێت و کەم و کوڕێکە لەکوێیە دەبێت چارەسەر بکرێت. ئێمە بینیمان پارساڵ کە هەندێک کەم و کوڕی لە ڕیال مەدریددا هەبوو پێرێز سێ ڕاهێنەری گۆڕی تاوەکو گەیشتە و ڕادەیە کە وەرزەکەشی پێ کۆتایێنە بە شکست و بەڵام دواتر ئێستا کەوتۆتە سەر سکەی خۆی بە پێچەوانەشەوە بۆ یانەی بارسلۆنە بەو شێوازەیە، ینی یانەکە ئەگەر بارودۆخەکە بە گۆڕینی ڕایەنەرەوە چارەسەر نەکرا بینیمان، ئەگەر بەهێنانی یاریزانە دەبێت بزانیت چی یاریزانێک کە سوودمەندە. من پارساڵ مانجی 4 ساڵی ڕابردوو نووسینێکم دەربارەی ئەنتوان گریزمان ئەنجام داوە کە
ئەم یاریزانە ناگونجێ لەگەڵ یانەی بارسلۆنەیە بۆ چونکە ئەم یاریزانە هێرشبەرێکی سەرڕمە پشت بە هێرشی پێچەوانە بەستێت لە ئەتلەتیکۆ مەدریددا لە تۆپ یاریە کات بە پێچەوانەوە ئەم یاریزانە ناکرێت لەگەڵ یانەیەکی وەکو بارسلۆنەیە یاری پێ بکەیت کە بە بەردەوام فشار لەسەر تیپی بەرامبەر دروستەکە و بە بەردەوام دوو هێرشبەری لە خۆی بەهێزتر و باشتر هەیە بۆیە ڕۆڵی ئەم دیار نییە بۆیە ئەمانە هەموو وردەکارین ڕەنگە لە هەر یاریەکدا کۆمەڵێک وردەکاری دەربکەون بەڵام لەگەڵ ئەوەشدا کە تۆ دەبێ بزانی لە دەستنیشانکردنی خودی هێنانی یاریزاناندا لە دەستنیشانکردن و گۆڕینی ڕاهێنەردا و لەمانەوەی چی یاریزانێکدا و لەگەڵ ئەوەشدا کۆمەڵێک یاریزان هەن بە تایبەتی دوا قسە بیکەم کۆمەڵێک یاریزان هەن کە بە تایبەتی ئەم یاریزانانە تەمەنیان سەری و 30 ساڵە و تەواوی تر پێویست ناکە یانەکەەوەندە جیرۆدەیان بێت و وەکو پیکێ و وەکو یاریزان ڕاکیتیچ و وەکو ئەلباو ئەمانە یعنی تەواو دەتوانم بڵێم زۆر تەمەنەکەیان هەر ئەوەندە یاریکردنی ترا مابوو کە دەکرێت یاریزانی تر بهێنێتە شوێنەکەیان بۆ ئەوەی بارسا جبل بەڵێ پێم وایە یعنی هەر لە دوای سەردەمی کارلێس پۆیۆلەوە بەرشلۆنە بەدەست بەرگریکاری خراپی هێڵی بەرگریەوە ناڵێنەوە بەرگریکارانی هیچ ڕۆڵێکی ئەوتۆیان نەبینیەوە یعنی لە کەمترین هەلا گۆڵیان لەسەر تۆمارکرێ بێمە سەر کیکیستین ڕاهێنەری یانەی بەرشلۆنە ئایا بە کورتی گۆڕینی ڤالڤێردی بە کیکیستین گۆڕانکاری و بۆ یانەی بەرشلۆنە یاخود دەستمان لێ نەدایەوە ڤالڤێردەکە لە کیکیستین باشتر بوو یعنی بەس نەبوو نازناوی خولی ئیسپانی ڕەنگە بە ڕێژێکی زۆر لە بەرژەوەندی خۆی یەکلایی کردایەتەوە بۆ پێی کە ڤالڤێردی ئەزموونێکی زۆری هەیە لە خولیانەکانی ئیسپانیا. بەڵێ بە بۆچوونی من هەم کیکیسیتین هەم ڤالڤێردی دوو ڕوو یەک دراون ڕاستە بارودۆخەکە یعنی بەسەر کیکیسیتینا شکایەوە بەڵام خۆ لە لووتکەدا ڤالڤێردیان دوور نەخستۆتەوە یعنی لەسەر ئەنجامە خراپەکانی یانەکە لە مانجی شوبات و یان یەنایر بوو گەر هەڵە نەبم ینی یانەکە ڤالڤێردی دوورخستۆتەوە کیکیستینی هێناوە بە ناچاری و لە نیوەی وەرزەوە ئەمە کەمترین حیسابات لەسەر ڕاهێنەرەیە ڕاستە دەبوایە کاری باشتر بکە و زۆرتر بکە بەڵام ڕاهێنەریش بە 3-4 مانگ تاقی ناکرێتەوە کە تۆ یانەیەکی شپرزە داوەتە دەستی ئەمە خاڵێکی تر ینی بە بۆچوونی من لەگەڵ ڤالڤێردیش بووایە گە کیکیستینی هەرچیەک بایە ئەم وەرزە ڕەنگە تووشی زەحمەتی زیاتریش بواین بۆیە ئەمە یانەکە ئێستا لەگەڵ کیکیسیتە ناخۆ تا چەند بەردەوامە بێت ئەمە خاڵێکی ترە ئەوەی کە ڤالڤێردی دوورخرایەوە کە ئەسڵەن جێگرەوەیان دیاری نەکرد بوو ماوەیەک بە دوای چاویدا دوایی بە دوای ڕاهێنەری گارسیادا ئەوەی کە ڕاهێنەری تیپی لاوان بوو بەڵام دواتر کامانە نەکرایان کیومان کە دواتر لە کیومانیش دەست بەردار بوون کە گوتی من هۆڵندا جێنایڵم تا دوای ڕۆ اینجا کە بە ناچاریەمان چون هەتا کیکیستین خۆی لە لێدوانەکەی داگوتی من لە پرێکدا ئاگام لە هیچ نەبوو داوایان لێکردن بمە ڕاهێنەری بارسلۆنە و منیش بووم بۆیە ڕەنگە ئەمیش خەتابار بێ بەڵام بەو شێوازە نییە ئەم تیپا لەسەر دەستی ڤالڤێردی سەرەتای وەرزی دەست پێکرد بوو و لەسەر دەستی کیکیسیتین کۆتایی وەرز نازناوەکەی لەدەستدا بۆیە ئەمانە هەموو بارودۆخێکی زەحمەت بوون بەسەر تیپەکەدا هاتووە بەڵام لە کۆتاییدا هەر دەبێت بەسەر یەکێک بشتێتەوە بۆ ئەوەی ئەو کەم و کوڕێی کە کارژێڕیانەکە هەیەی پەردەپۆش بکرێت. زۆر باشە کیکیستین داهاتووی چۆن ئەبینی لەگەڵ یانەی بەرشلۆنە بەشێک لە سەرچاوەکان پێ وایە کە بۆ نمونە لە دوای کۆتایی هاتنی یاری کۆتایی و هەفتەی داهاتووی خولیانەکانی ئیسپانیا کە هەفتەی سیوەشتە کیکیستین لە پۆستەکەی دوور ئەخرێتەوە بەڵام لە دوانێک شاخۆیڵێ وەرزی داهاتووش لەگەڵ یانەی بەرشلۆن لە بەردەوامە بم پێ وایە داهاتووی کیکیستین لەگەڵ بەرشلۆنە بۆ وەرزی داهاتووش ئەبێت. بەڵێ خۆی ئەوەی کە ئێمە جێبیست بووینە ئەم لێ دوانی فەرمی بارتۆمی خۆگەر بێت و کە خۆشی سەرۆکەوە تا ساڵی 2021 ڕەنگە بمێنێتەوە هەم لێ دوانی فەرمی کیکیستین خۆی ئەمانە بەڵێ دەڵێن بەمانەوە بەڵام فشارە زۆرەکانی نێو ڕۆژنامەکانی ئەلمۆندۆ و هەروە سپۆرت و هەروە تاڕادەیەک ڕۆژنامەکانی مەدریدیش ینی ئەو فشارانیان گەورە کردێتەوە کە ڕاهێنەر ڕەنگە لە ڕۆژی دووشەمەوە دوور بخرێتەوە و گارسیای ڕاهێنەری لاو بێتە شوێنەکەی بەڵام ئەمە ئاخۆ لەم بارودۆخە سەختە و ئاخۆ کە کەمتر لە 15 ڕۆژێک ماوە بۆ دەستپێکردنەوەی یاریەکانی چامپیۆنز لیگ ئاسای سەحریەکی پێ ئەم ڕاهێنەرە دێکە یانەی بارسلۆنە بباتە بگەێنێتە قۆناغەکانی داهاتوو کە بارسا لە چامپیۆنز لیگ ئەرکی زۆر زەحمەتە بۆیە ئەمانە هەموو ڕەنگە لە ڕۆژی دووشەمەدا یەکلا بکرێنەوە بەڵام ئەگەر لە من بپرسی ڕاهێنەر بەو شێوازە تاقی ناکرێتەوە بە 3-4 مانگ زۆرام لە کۆتاییدا وەکو گوتم هەم کارژێڕی هەم سەرۆکی یانەکە ڕەنگە هەموو شتێک بکەن بۆ پەردەپۆشکردنی خاڵە لاوازەکانی خۆیان. زۆر باشە ئیسپانیا بەجێ لە مەچمە ئیتالیا و
بارودۆخ یۆڤانتۆس و لازیۆ ینی من بە شتێ دەست پێکە مەگە لازیۆ بیتوانیان یارانەی کۆتایی بێتەوە ێستا لە پێشەنگی ڕیزبەندیا و بە جیاوازێکی زۆر لەگەڵ یۆڤانتۆس ئەم دۆخە ناجێگری یۆڤانتۆس چییە کاگاسام؟ بەڵێ خۆی بەڕاستی ئەوەی کە هەیە ئەمەوێ بڵێم ئەو ڕکابەرانەی کە لە کاڵچۆدا هەن لە سیراییدا هەن هەمووی ڕکابەری شەرمنانن شان بەشانی یانەی یۆڤانتۆس بەڵام یۆڤیش بۆ خۆی ئەم چەند دیاریە خراپ بووە یۆڤانتۆس دەدۆڕێنێ دەباتەوە بەڵێ یۆڤانتۆسیش دەمەوێت لەسەرەوەش قسە بکەم کە یۆڤانتۆس دەدۆڕێ دەباتەوە یەکسانە بێتەوە هەر لە پێشەنگە و هەر لە پلەی یەکەمە کەواتە ئەمە ڕکابەرەکانیشی ئەوەندە بەهێز نین بۆیە ئەمیش وا بە ئاسانی خاڵەکانی لەدەستدا و زۆر بە خەیاڵیشی دانایە یۆڤانتۆسە بینین لە سیاری ڕابردوودا ینی نەیبردوتەوە یۆڤانتۆسە بینین کەوا ئاستی وەک پێویست نییە یۆڤانتۆسە بینین کەوا بە ئاسانی گۆڵی لە تۆمارەکرێ ینی ئەو بەهێزیەی کە ئیتالیا ناوبانجی پێوە هەیە کە زۆربەی پشتی شێر بەریایی زانانی یۆڤانتۆسەکە بۆ چونکە لە هەڵبژاردەکەشن لە سیاری ڕابردوودا نۆ گۆڵیان لێ تۆمار کراوە کە ئەمە کارەساتە بەسەر یانەیەکی وەکو یۆڤانتۆسدا کە دوو هەفتەی تریاری بەرامبەر لیۆن هەیە بۆیە یانەی یۆڤانتۆس دەمەوێت بڵێم لە ئێستادا ئامادە نییە بۆ ئەوەی کە هەر یاریەک ئەنجام بدات بەباشی جێبەجێ بکات بەڵام لەگەڵ ئەوەشدا ڕکابەرەکانیشی ئەوەندە باش نین ینی بینیمانە لازیۆ یاریەکە باتەوە یاریەکە دۆڕێ بینیمانە ئیمۆبیلی سێ یاریە ناتوانێت گۆڵ بکات بینیمانە یانەی ئەتلەنتا لە دواوە دێت و ئێستا دەیەوێت پێش ئینتەر میلان و لازیۆ بکەوێت کە ئەمانە نەیانتوانیوە ڕکابەری بکەن و ناجێگیری و دەتوانم بڵێم لێکدانەوە هەڵەکانی کۆنتی کە نەیتوانی لە سەرەتای وەرزەوە خۆی بۆ خولیەک لا بکاتەوە بۆ چونکە ئەگەر بێت و ئەو کاتە ینی زیاتر ڕکابەری بکردەوە خاڵەکانی لەدەست نەدایە و ئەوەندە گرنگجی بە چامپیۆنز لیگ و گرنگجی بە جام نەدایە کە لە هەردووشیشدا ماڵاوای کردووە ڕەنگە کۆنتی تیپەکەی ئەوەندە ئامادە بواە کە بیتوانەیە ململانەی یۆڤانتۆس دەکات یۆڤانتۆسی ماوریسیۆ ساری لە ئێستادا بە خراپترین ساتەکانیدا تێپەڕە بێت ڕیۆڤانتۆس ئەگە ببێتە پاڵەوانیش بەو شێوازە نییە کە ئەو یۆڤانتۆسەی ئێمە ساڵانەی ئەمانبینی بە چەند هەفتەیەک پێش کۆتایی وەرزەکە بۆ پاڵەوان و بەبێ ڕکابەر بۆیە یۆڤانتۆس ئێستا کۆمەڵی کێشەی هەیە ئەویش بامان شێواز یاریزانی هێناوە یاریزانی بەڕێکردووە بۆیە ئەم بارودۆخەی کە یۆڤی هەیەی دەتوانم بڵێم تا ڕادەیەک ئاسلاوازی ڕکابەرەکانی زیاتر و زۆرتر ئاستەکەی یۆڤانتۆسیان شاردوێتەوە ئەگەرنا یۆڤانتۆس ڕەنگە ئێستا ڕاهێنەریشی دوور بخستایەوە ڕەنگە ئێستا کێشەی گەورەتر لە نێو ماڵی یۆڤیدا ڕووی بدایە زۆر باشە ئەو ئاستە بەرزە یانەی ئەتلانتا کە یەکێ لەو ڕایەنەرانی کە باسی ئەتلانتاکە کاپیلۆی ڕایەنەرە ئاماژە بووە کە ڕەنگە سەرێشەیەکی زۆر بۆیانی پاریسان جەرمان لە خولیانە پاڵەوانەکانی ئوروپا لە خۆناغی چارەکی کۆتایی دروست بکە و گاسپێرینی ڕایەنەر وەکتوانیوێتی وەکو عساکی سەحری ئەم تیپە تیپێکی زۆر جوانی لێ بەرهەم بێنێ کە هەمومان یعنی ببینە شێواز یاریکردنیانەیە ئەتلانتا شێوازێکی زۆر چێژبەخشە یاریکی زۆر خۆش پێشکەشی هاندەرانەکەن ئەمە تەنها گاسپیرینی هۆکارەیە خود ئەو پێکاتەی کە لە بەردەستایەتی بەڵێ ئەوەی کە بە دوای چێژی تۆپی پێدا بگەڕێ لە ئێستادا لە ئیتالیا ئەبێ هەموو یاریەکی ئەتلانتا سیر بکات من بەڕاستی لە ینی هەر نیوەی وەرزی بە کۆتایە نابوو ئەم تیپەم ناو لێ ناوە تیپی نمونەیی ئەم وەرزەی سەرجەم خولەکان ڕەنگە هیچ نازناوێک بەدەست نێنێت بەڵام بەڕاستی تیپێکی نمونەیی تیپێکی بە کۆمەڵی یەکگرتووی زۆر باش تیپێک کە خاوەنی کۆمەڵێک یاریزانە کە یعنی هەر یەکێکیان سیرکە یاریزانی زۆر باش و یاریزانی ئەستێرە و ناوداریش نین بەڵام لەگەڵ ئەوەشدا باشترین ئاستی خۆیان پێشکەشەکەن گاسپەرینی توانیوێتی ئەم تیپە وەها تۆکمە بکە وەها ڕێک بخاتەوە کە ئەمە بە بەرنامە و بە پلان و کاری لەسەرکراوە تاوەکو گەیشتۆدا ئێرە ئەمە شتێکی تەنها ئەوە نییە بڵین بەڕێککەوتێک بێ و هاتوو بێت تەنها بۆ ینی زانیاری بینەران تا ئێستا یانەی ئەتلانتا لەم وەرزەدا زیاتر لە 7 یاری توانیوێتی 5 گۆڵ بەرەوسەرەوە تۆمار بکات زیاتر لە 11 یاری توانیوێتی 4 گۆڵ بەرەوسەرەوە تۆمار بکات خاوەن بەهێزترین هێلی هێرشبەر لە ئیتالیا و دووەم بەهێزترین هێلی هێرشبەر لە سەرتاسەری ئەوروپا یعنی ئەمانە وا بە ئاسانی وەڕێککەوت نییە و هەر تیپێک ئێستا لەگەڵ ئەتلانتا یاری دەکات حیساباتێکی یەکجار زۆری بۆ یەکار ینی تەنها بە نمونە وەرگرە تیپێکی بەهێزی وەکو ڤالەنسیا لە دوو یاریدا 7 گۆڵی لێ تۆمار کرا بەرامبەریانەی ئەتلانتا بۆیە ئەمانە هەموو وای کردووە کە بڵێ ئەتلانتا
هەرکە یاری هەبوو یعنی ئەوەی کە وەرزش دۆستە ئەوەی کە عاشقی تۆپی پێەیە بە دیارەوە دانیشە تا کۆتایینەوە خولەک یعنی بینیمان ئەگەر بێت و لە یاریەکەی یۆڤانتۆسدا ینی کەمێک وردەکاری بووە دەیتوانێت و یاریش باتەوەی ئێستا تاکە ڕێکابەری یۆڤی دەبوو لە ململانیەکانی خولیانەکانی ئیتالیا ئەم وەرزە. زۆر باشە پێ دوایە سەرێشە بۆیانی پاریس سان ژێرمان دروستەکە لە خۆناغی چارەکی کۆتایی؟ بەڵێ چەند ڕۆژێک لەمە وەرشتێشم لەسەر ئەوەش نووسیوە پاریس سان ژێرمان نابێت بەو یاریانەی کە بە دۆستانە ئەنجامێدا و بەو یاری نەکردنە فری و بخوات. پاریس سان ژێرمان ڕاستە خاوەن کۆمەڵێک ئەستێرەی زۆر ئازبەرز و زۆر گەورە و ناودارن بەڵام تۆ کەتی بەرامبەر یانەیەکی وەکو لۆ هاڤەر لە پلە دووە و دەیهێنی یاری دۆستانەی بەرامبەرەکەیت و نۆگۆڵی لێ تۆمارەکەیت و هەموو یاریزانەکان ئەمباپێ و نەیمار و چێوچێ هەموو یاریەکەن و ئیکاردی و بەڵام ئەمە ئاستی ڕاستەقینەی یۆڤی دەرناخات. جارشکێڵێمەوە یۆڤی ڕەنگە ئەم وەرزش ببێتە قوربانی دەستی ینی ڕابیتەی خولیانەکانی فەڕەنسا کە یۆڤیان کردە پاڵەوان کە ئەسڵەن پێویستی بەوە نەبوو بیکەنە پاڵەوان بەڵکو وا باشتر بوو کە یاریەکانی خۆی بکردایە تاوەکو خۆی بە تەواوکردنی یاریەکانی بووە پاڵەوان لەگەڵەوەشدا سەرڕای ئەوەی بە لە بەرچاوگرتنی ئەوەی تیر و پشکەکە بۆیانەی پاریس سان ژێرمان زۆر ساناتر دەرچووە لە چاو ڕێگەی دووەمی گەیشتن بە یاری کۆتایی یعنی ئەوەی کە هەیە تۆ لەگەڵ ئەتلەنتا یاری دەکەی لە ئەتلەنتا ببێەوە دەکەوێت بەرامبەر براوەی ئەتلەتیکۆ مەدرید و لایپزیگ و دواتر یاری کۆتاییە جیاوازە لەگەڵ ئەو ڕێگە دژوارەی کە لە ڕێگەی دووەمی گەیشتن بە یاری کۆتایی چاپیۆنز لیگە کە کۆمەڵێک یانەی گەورەی تێدایە بۆیە یانەی پاریس سان ژێرمان دەبێ وەرتر و ژیرانەتر مامەڵە بکات ئەگەر تۆماس تۆخێل بێوێت بمێنێتەوە دەبێت وەرزە بە هەر شێوازێک بۆ بگات یاری کۆتایی چاپیۆنز لیگ. زۆر باشە بێمە سەر خولیانەکانی ئینگلتەرا ئەو کاتی کە ماومانە پاشان قسەیەک لەسەر بایرن میونخەکەم خولیانەکانی ئینگلتەرا لە بەرژەوەندیانی لیڤەرپوڵ کۆتایی پێهات بەڵام لیڤەرپوڵە بینین لە چەندیاری ڕابردوو ئاستی زۆر لاوازە کاگاسام بۆ کاری ئەم ئاستی لیڤەرپوڵ چییە؟ ئایا لیڤەرپوڵ بە ئەنقەز واکەیانی دەنگۆیەکەیە کە لیڤەرپوڵ چونکە ینی مانچستەر یونایتد ڕکابەری مێژووی ئەمیانەیە بە ئەنقەز خۆی دۆڕێنێ بۆ ینی مانچستەر یونایتد سەر نەکەوێت بە خولیانە پەڵەوانەکانی ئەوروپا ئەم قسەیە چاتەن دروستە قسەیەکی بازاڕیانە نییە یاخود لیڤەرپوڵ ینی ئەوە کۆتە ئاستی کە پێشەشەیەکا لەم چەند یاری ڕابردووە. بەڵێ بە هیچ شێوەیەک لەگەڵ ئەو قسەیە نیم ئەو قسەیە دەتوانم بڵێم زۆر سادەیە ئەوەی وەرزش دۆست و وەرزشوان بێ بڕوان ناکەم ئەم قسەیە بک بۆ چونکە لیڤەرپوڵ هەموو هیوا ئاواتیەوە بوو گەیشتن بە سەد خاڵی ڕیکۆردی مانچستەر سیتی ڕاستە لیڤەرپوڵ ململانەی لە مێژینە و دوورە درێژ یانەی مانچستەر یونایتددا بەڵام ئەمە پەیوەست نییە بەوەی کە لیڤەرپوڵ چیارێگە دۆڕێ و مانچستەر یونایتد چۆنەگاتە چامپیۆنز لیگ مانچستەر یونایتد یاریەکانی خۆی بباتەوە بە بێد و دڵی بە یەکلاکردنەوەی یاریەکانی خۆی دەبێتە دەگاتە پلەیەکی چامپیۆنز لیگ بەڵام لەگەڵەوەشدا دەتوانم بڵێم ئەگەر بێت و ڕکابەری لە نێوان مانچستەر سیتی و لیڤەرپوڵ وا بەزووی بە کۆتا نهاتایە لیڤەرپوڵ تا سەروی سەد خاڵی شەچوو بەڵام لەگەڵ شکستەکەی یانەی مانچستەر سیتی بەرامبەر ئەرسنال بووگەڕهێنە بم لەو کاتەکە خول یەکلا بووەوە اینجا ئەم تیپە دەتوانم بڵێم بە تەواوەتی ساربوونەوەیەکی زۆری پێوە دیار بوو بە تایبەت لەوەی کە لیڤەرپوڵ هیچ یاریەکی نەماوە چ لە جام چ لە چامپیۆنز لیگ بۆیە هیچی نەماوە تەنها دوو یاریە ماوە تەواوکاریە و یاریزانەکانیش دەیانەوێت بە کەمترین ماندووبوون هەروەها دەیانەوێت زیاتر عەرزی عەزەڵاتی خۆیان بکەن لەوەی کە ئێستا بینین زۆرێک لە یاریزانەکان خۆویستانە لە ناو یاریگا دەرەکەون بۆەوەی کە گۆڵ تۆمار بکەن بۆەوەی کە زیاتر نمایش پێشکەش بکەن بە پێچەوانەشەوە لیڤەرپوڵ بۆتە پاڵەوان هیچ کێشەیەکی ئەوتۆی نەماوە خەونە گەورەکەی هاندەرانی یانەی لیڤەرپوڵ لە دوای 30 ساڵ هاتە دی بۆ یەکەم جار بوونە پاڵەوانی پریمەر لیگ و بێگومان ئەمە کاریگەری زۆر ڕاستەقینەی بەسەریانەکەەوە هەبوو خاڵی دووەمیشەوەیە کە بەڕاستی یانی تەنها بە کورتیەوە بڵێم بەڕاستی نەبوونی هاندەر لە نێو یاریگادا کاریگەری زۆری بەسەریانەی لیڤەرپوڵەوە هەبوو بۆ چونکە فشاری زۆری هاندەر زۆر خاڵی بۆ یانەی لیڤەرپوڵ لە پێشودا یەکلا کردبووە. بەڵێ بێگومان زۆر باشە لەم هەفتەیە شتێکتر ڕوویدا لە ئینگلتەرا یانەی مانچستەر سیتی تانەکەی قبول کرا و بەشداری چامپیۆنزیەکە بۆ وەرزی داهاتوو لە دوای ئەمە دوو لێدوانی ئاگرینی جۆزێ مۆرینۆ و یۆرگن کلوب
کە یۆرگن کلوب ئاماژەبەوە کە ئەمڕۆ ڕۆژێکی خراپ بۆ تۆ پێ لە دوای بڕیارەکەەوە لە هەمان کاتە مۆرینهۆی ڕایەنەر یانی تۆتنهام پێی وایە کە بڕیارێکی شەرمەزارانەیە زۆر بە کورتیەگە باسی ئەمەمان بۆ بکەی ئایا مانچستەر بە شایستەیی ئەم بڕیاری لەسەر دراکەتانەکەی قبول کرا و بەشداری چامپیۆنز لیگە یاخود ئەگەر تاوانبار نییە بۆ بڕی 10 ملیۆن یۆرۆ لێ وەرەگیرێ بەڵێ ینی لەسەر تانەکە یانەی مانچستەر هەم خودی کلۆب هەم خودی مۆرینۆ هیچ پەیوەندی بەوانەوە نییە بۆ چونکە نە تۆتنهام ئەوەندە نزیکە کە بڵێ سەر بکەوێت بۆ چامپیۆنز لیگ و نە لێڤەرپولیش بڵێن مەترسی لەسەر پلەکەی خۆی هەبێت لە چامپیۆنز لیگ بەڵام لەسەرەوەی کە بە شێوەیەکی گشتی ئێمە بگەڕێنە دواوە تۆزێک ئاخۆ بۆ ئەمە لە پێشودا بەسەریانەی چەلسی و بەسەریانەی گەر هەڵنە ئەتلەتیکۆ مەدرید بارسەلۆنا ئەمانەدا سەپێنرا بەڵام دواتر ینی کارەکە جێبەجێ کرا و تەواو بوو بەڵام بۆ ئەوەی مانچستەر بارودۆخەکە ینیەوەی کە وردەکاری بە تەواوەتی ینی هەم خودی پێپ گواردیۆلا هەم خودی تێکستی بەرگێستایی ئەمانە کە لێ قسەیان کردووە دەڵێن ئێمە ئەستۆپاچی خۆمان سەلماندووە و ئەو بەڵگانەی بەهێزانەی کە لە بەردەستماندا بووە خستومانێتە بەر دەمی دادگای کاسی وەرشی بۆ ئەوەی کە زۆر باشڵەکان لەسەرمان نامێنێ و هەروە بۆ ئەوەی کە ئەو سزایە لەسەرمان نامێنێ بەڵام خودی بۆ 10 ملیۆنەکە دەستخۆشیەوە نازانم ئاسامجەباری شتێکیان نەکردبێ و 10 ملیۆنە بۆ دەدرا ئاسامجەباری ڕۆژنامەنووسی وەرشی فریانەکەوتین باسی بایرکەین بایرن دیارە لە خراپی ڕکابەرەکانی بەردەوام پاڵەوانە سپاس بۆ ئەو دەرفەتەی کە داد بە بەرنامەی دەرەوە یاریگا سپاسی تەواوی کۆمنتەکانتەکە ماندوومان کردی سپاس کە لە شاری هەولێر میوانی ستۆدیۆی کەناڵی پەیام و دەرەوە یاریگا بووی سپاس بۆ هاوکارانی خۆشەویستانم کە تا ئێستا ئێوەش لەگەڵمان بوون سپاسی هاوکارانەکە کە ماندوو بوون لەگەڵمان سپاس بۆ بینەریەوە تاوەکو بەرنامەیەک تر تەنها بەخوای گەورەتان ئەسپێرین خواتان لەگەڵ